يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، وتاری جمعەی ڕابردوو باسی گرنگی کاتمان کرد، ئەو کاتێک کە خوای پەروەردگار بە هەر یەکێک لە ئێمەی بەخشیوە بە یەکسانی. هەر یەکێکمان شەو ڕۆژمان 24 ساعاتە، ساڵەکەش و وەرزەکانیشمان هەر وەکو یەک دەڕوا. بەڵام هەموو ڕۆژێ ئەم خەڵکە کە لە ماڵ دێنە دەرەوە و دەڕۆن، یان ئەوانە تەنانەت لە گرتووخانەکانیشدان و توانای جوڵەی دەرەوەیان نییە. هەموو مرۆڤەکان بە هەژار و دەوڵەمەندەوە، بە خوێندەوار و نەخوێندەوارەوە، بە وەزیر و گزیرەوە، هەمومان بە پێی تێگەیشتنی ئاینی ئیسلام پۆلێن دەکرێین بۆ سێ بەش. دابەش دەکرێین بۆ سێ تاقم. هەر یەکێک لە ئێمە لەم سیانەدا با بزانین خۆی دەبینێتەوە. یەکەمیان سەرکەوتووەکان، الناجحون. دووەمیان سەرفرازەکان، المفلحون. سێیەمیان زیانمەندەکان، الخاسرون. کەسێک بڵێ ئایا جیاوازی هەیە لە نێوان ئینسانی سەرکەوتوو و ئینسانی سەرفرازدا؟ لە نێوان ناجح و فالحدا، نەجاح و فەلاح جیاوازیان چییە؟ لە وەڵامدا دەڵێن بەڵێ، هەموو سەرفرازێک کەسێکی سەرکەوتووە، بەڵام مەرج نییە هەموو کەسێکی سەرکەوتوو و کەسێکی سەرفراز بێ. چۆن دەچینە خزمەت قورئانی پیرۆز ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە. خوای گەورە یەکێک لە سوورەتە پیرۆزەکانی قورئانی ناوناوە سوورەتی المؤمنون، سوورەتی ئیمانداران. لە ئاەتی 1 تا 11دا بیخوێننەوە خوای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم قد أفلح المؤمنون. بەڕاستی بڕواداران سەرفرازن. سەیری قورئان کە نافەرمێ قد ئەنجەحە، نافەرمێ سەرکەوتون، دەفەرمێ سەرفرازن. ئەفلەحەی بەکارهێنا، نەک ئەنجەحە. نەیفەرمووی ئیمانداران سەرکەوتون، فەرمووی ئیمانداران سەرفرازن. بەڵام هەر ئەو کەسەی کە بەتەنها ناوی ئیماندار و موسڵمان بێ ئەم سیفەتە ئەم سەرفرازیە دەیگرێتەوە؟ نەخێر. خوای گەورە کۆمەڵێک سیفەتی دیاری کرد. لە خاڵی یەکەما دەفەرمێ الذين هم في صلاتهم خاشعون. ئەو کەسانەی کەوا لە کاتی نوێژە دڵیان بە ئاگایە. دووەم سیفەت، ئایا بەس بەتەنها بە نوێژ ڕزگاریان دەبێ؟ نەخێر. والذين هم عن اللغو معرضون. ئیماندارانێک سەرفرازی دنیا و قیامەتن کە ڕەوشتیان بەرزە، قەت جوێنێک بەدەمیاندا نایە، زمانیان پیس نییە. هەر مەجلیسێک کۆڕی جوێن و قسەی ناشیین و قومار و سەرخۆشی و غەیبەتی ئەموو ئەو بوختان بۆ ئەموو ئەو بێ، ئەوان ڕووی تێناکەن. ئاستی خۆیان ناهێنە ئەو ئاستەنە زمانەوە، ڕەوشتیان بەرزە. سێیەم والذین هم للزەکاة فاعلون. لەوەی کە خوای گەورە پێبەخشیون دەست بەکار دەبن. جا قورئان نافەرمێ والذین هم للزەکاة منفقون، فاعلونی بەکارهێنا، چونکە فاعلون زۆر بەهێزترە لە منفقون، واتە هەر یەکسەر پێی هەڵدەستن. چوارەمیان والذین هم لفروجهم حافظون. چوارەم سیفەتی موسڵمان و ئیمانداری سەرفراز داوێن پاکیە. إلا على أزواجهم. ئەگە بێت و ئەمەی لەگەڵ نەبوویە، ئیماندارانی سەرەتای سەحابە هەر وازیان لە هاوسەری دێنا. ئەو دامێنەی، ئەو عەورەتەی، ئەو ئەندامی زاوزێی کە خوا بەکاری پێبەخشیون، حافظون دەیپارێزن. إلا على أزواجهم. إلا بۆ خێزانەکانی خۆیان نەبێ. ئەو ما مەلەکەت ئەیمانهم فإنهم غەیڕ مەلومین. یان کەنی زەکاتی خۆی هەبوو کە ئیسلام کۆتایی پێهێنا، ئەوانە لۆمەکراو نین.
فإنهم غير ملومين. قورآن چەند وشەکانی پڕمانان ئەوەمان دەخاتەوە یاد ئەگەر تۆ لەسەر شەقامێکا بڕۆی سایاقێک دوو سایاق بە دوو یەکە دووسێ خۆڕن لێدەن ناشرینەیان نا لۆمەیان دەکەی ئەڵێ وەڵاهی فڵان کەس حەق نییە ناشرینە ئەو دیاردەیە ئەم هۆڕن لێدانە بە دوو یەکە چییە؟ قورآن دەفەرمێ ئەگەر کۆمەڵێک ئۆتۆمبیلت بینی بووکێکیان پێبوو هۆڕنیان لێدەدا و چەپڵەیان لێدەدا و خۆشیان دەردەبڕی بەڵام لە جامە خۆیان دەرنەدەکرد ئەوە لۆمەیان مەکە ڕۆژی خۆشییە. ئەگەر دەنجێک لە ماڵەکە دەنجی دەف و تەپڵ و مۆسیقایەک دەهات لۆمەکراون حەق نەبوو ئەو دەنگە بەسەر خەڵکا بڵاو بکەنەوە بەڵام ئەگەر ماڵێک بووچی بۆ دەهات و ئەو دەنگەی لێهات فەئینەهم غەیڕ مەلومین ئەوە لۆمەکراو نین چونکە حەڵاڵێک جێبەجێ کراوە چونکە ئەو داوێنێ لە پاکا بەکاردێ. فمن ابتغى وراء ذلك ئەگەر کەسێک غەیری ئەمە لە پشتی ئەمەوە دامێنی بەکارهێنا سبحان الله ئەدەبی قورآن چەند بەرزە کەلامی خوا چەند بە ئەدەبەوە قسەمان لەگەڵ دەکا. فمن ابتغى وراء ذلك کەسێک لە غەیری ژن و مێردایەتی شەرعی لەزەت و ئارەزوە جنسیەکانی خۆی تێر کرد وراء ذلك زۆر شت دەگرێتەوە قورآن ناویان ناهێنێ باسی زینا و لەواتە و باسی چوونە لای ئافرەت خێزانی خۆل لە کۆمەوە دوو لە ڕووی جەنابتان و باسی چوونە لای خێزانی خۆل لە کاتی بێنوێژی و حەیزە باسی چوونە لای ئافرەت لە دوای ئەوەی کە هێشتا لە خوێنی پاش منداڵ پاک نەبووەتەوە ئەمانە باز ناکە ناویان ناهێنێ دەفەرمێ غەیری جیماعی شەرعی حەڵاڵ ئەوەی تری وما وراء ذلكەیە فأولئك هم العادون ئەوانە لە سنوور دەرچوون ئەوانە سنوور شکێنن ئەو کەسانی حبحوبیانە دەکەن ئەو کەسانی لەسەر فەیسبووکە هاوڕێیەتی دەکەن و نێتێک بۆ زەواج نییە تەنها دەست پێگەرمکردنەوە و کات بەسەربردن و یعنی مەیل ڕاکێشانی بەرامبەرە ئەوە دەست درێژیان کردووە ئەوانە لە سنوور ترازاون چونکە خۆی تووشی خەم و خەفەتێکی دەرونی دەکا بۆ نمونە پیاوێک کوڕێک لە ڕێی فەیسبووکەوە ئافرەتێک بناسێ کە خێزانی خۆی نییە کە حەڵاڵی خۆی نییە پەیوەندی لەگەڵ دروستکە بیلاوێنێتەوە قسەی خۆشی بۆ بکە نێتیشینی هاوسەری بێ هاوسەری پێویست نییە ئەوە لەو حاڵەتەدا ئەم ئاەتە دەیانگرێتەوە ئەوانە دەست درێژی کارن ئەبێ زوو واز بێنن سنوورەکان نەبەزێنن ئاینە سنوور و یاسا دەبەزێنن چونکە ئەو ئافرەتە وای لێدێ حەزەکان پیاوە هاوسەری بێ ئەمیش نایەوێت دڵی بریندار دەکات خەون و خولیایەکی بۆ دروست دەکا و لە کتوپڕێکە وەکو لە خەونێکی خۆش بەخەبەر بێتەوە بەجێ دێڵێ قورآن دەفەرمێ ئەم ئیماندارانی کە ئەوە سیفەتیان بە سەرفراز نابن ئاگادار بە ئیمانداری سەرفراز ئەو عەورەتەی پەروەردگار پێی بەخشیوە تەنها بۆ خێزانی خۆی بەکاری دێنێ. پێنجەم والذین هم لأماناتهم وعهدهم راعون هەر ئەمانەتێکیان پێ بسپێدرێ ئەمانەتمان ناپچووکەکەی ئەوەیە کەسێک پارەیەکی لای تۆ داناوە ئەڵە فڵان کەس ئەمەندە پارەیەم لای جەنابەت بێ حتا ئیشم پێی دەبێت تۆ پیاوێکی ئەمینی بۆم پارێزە نەوەک لە ماڵی خۆما بفەوتێ کەسێک سیارەکەی لەبەر دەرگای ماڵی بەڕێزت ڕادەگرێت دەیخاتە گەراجەکەتەوە ئەڵێ من سەفەرێکم هەیە تا دێمەوە ئەم سیارەی ئەمانەتی تۆ بێ ئەمە لانی بچووکی ئەمانەتە کە دەستی لێ نەدەی و بەکاری نەهێنی تەنانەت ئەگە پارەیەکیان لادانایی خۆ پارە هەر پارەیە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کابرایەک دەچێتە خزمەتی دەڵێ جەنابی مامۆستا ئەوەندە پارەیەم هەیە وەکو ئەوانی تر بۆم هەڵگرە تۆ پیاوێکی ئەمینی بەو خوای لای خۆم دەخورێ و لەوانەیە لێم بدزن لەوانەیە نەتوانم بەکاری بێنم با بۆ ڕۆژی تنگانە ئەم پارەیەت لابێ کۆمەڵێک مامۆستای خۆشمان لە خزمەتیدا دەبن مامۆستا پارەکەی هەر بەدەستەوەیە دیارە شوێنێکی دیاری کردو بچێ ئەم پارەی بۆ بخاتە شوێنەکە لەو کاتەدا بە یەکێک لە مزگەورەکانی مزگەوت و خادیمانی مزگەوت دەفەرمێ کاکە بڕۆ شتێکمان بۆ بێنە هێندێک میوەیەک شیرینێک شتێکمان بۆ بکڕە لەو کاتەدا دەست بەم جیشفانەیە دەکا پارەی تێدانێت دەست بەو جیشفانەیە دەکا پارەی تێدانێت ئەم دەستەش گیراوە دەست دەکاتە شڕواڵەکەی و دیسان مشەوەش دەبێت هەتا پارەیەک پەیدا کە بزانە کەم جیشفانەی پارەی تێدایە یەکێ لە مامۆستاکان عەرزی دەکا قوربان ئیتۆ ئەو پارەیەت بەدەستەوە بێ قەزابی دە 5 دیناری لەو پارەیە زایەکەوە لە دوایدا بە ئیسراحەت بیخەوە سەر فەرمووی ئەخەوە خیانەتە لە ئەمانەت تی قوربان خۆ تۆ پارەکە ناخۆی فەرمووی نابێ حتا تەنانەت دەبێ خودی پارەکەی بدەیتەوە با من لە شوێنیشی دانێمەوە ئەوە کوتی بە ئەمانەت لات بێ نەیەک تۆ لێی سەرفکە و دوای لە شوێنی خۆی دانێەوە 25,000 دایەوە 25 بۆ سەرکەیەوە 100 دۆلاری دایتەوە 50 بۆ سەر بخەیتەوە ئەوەش خیانەتێکە ئەمانەت ئەمە لا نەکەمەکەیەتی لا نەبەقووەتەکەی ئەوەیە پیشە ئەمانەتە من وتاربێژی ئەم مزگەوتە بم ئەمانەتە لەسەر شانم
دکتۆرێک پسپۆڕەکەی ئەمانەتە، ئەندازیارێک ئەمانەتە، پارێزەرێک ئەمانەتە، حاکمێک ئەمانەتی لەسەر شانە، هونەرمەندێک، دارتاشێک، حەدادێک، بەنایەک، ئەمە ئەمانەتە. ئەگەر پێت نەکرا بەجێی بێڵە، بەجێ بێڵە با بۆ کەسێک کە لە تۆ باشتر بێ ئەو ئەرکە ڕاپەڕێنێ. ئەگەر پێشت کرا لەبەری ڕامەکە، بەڵکو خۆی گەورە ڕەحم بکە وڵاتەکە بەهۆی تۆوە قسەیەکی خێری تێدا بڵاو بێتەوە. ئەوانەی کە سەرفرازن عەهدیهم بەڵێن نادەن، ئەگە بەڵێنیاندا ئەی بەنەسەر. بۆیە هەمیشە خۆ پارێزە لە بەڵێن، بڵێ قەت بەڵێن نادەم، ئەگەر بۆم کرا دێم بۆلات، ئەگەر بۆم کرا بۆت دەکەم، بەڵام ناڵم بەسەر چاو و لە دڵیشە یەقینم هەبێ کار بەڕێت دەکەم. ئەمە زۆر خراپە، ئەوە سیفەتی ئیمانداران نییە. شەشەمیان والذین هم على صلواتهم يحافظون، دیسان دەچێتەوە سەر نوێش، ئەوەڵ بە نوێش ئاخر بە نوێش. کاتێک کە ئەو ئیماندارە سەرفرازانە پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، لە وەختی خۆیدا دەیکەن، بە جەماعەت دەیکەن، لە مزگەوت دەیکەن، قەسر و جەمع بەکاردێنن بۆی نوێژەکانیان نەفەوتێ و لە وەختی خۆیدا بیکەن. زۆر ئاگایان لە نوێژەکانە. ئەگەر ئینسانێک سەروەت و سامانەکەی بەڕێزان لە ژیرفانیا بێ، تۆ حیساب کە چی پارەت هەیە بەس لە ژیرفان تاویشتووە، چەند دڵت لایەتی. بە بازاڕە بڕۆی دایمە خەیاڵێکی بەردەوامن لەسەر ژیرفانتە، چونکە ئەوەی هەتا ئەوەندەیە. ئەگە بێت و بڕوا هیچ چن نامێنێ، ئیفلاس دەبی، بەدەستی خاڵی دەڕۆیتەوە ماڵەوە، برسی دەبی. هەموو خەیاڵێکت بەردەوام چاوێکت لەسەر ژیرفانەکەتە، نەوەکو دەستپیسێک دەستی بۆ بەرێ. ئیمانداری سەرفراز ئەوەندە ئاگای لە نوێژەکانێتی، دایمە چاوێکی لەسەر سەعاتەکەیە، لەسەر کاتەکانە، ئەبێ نوێژ بوو بێ، ئەبێ جەماعەتەکەم نەفەوتێ، ئەبێ جومعەکەم نەفەوتێ. أولئك هم الوارثون، أو كسان ميلادگری بەهەشتن، الذين يرثون الفردوس هم فيها خالدون. ئەوانە جێگان فیردەوسە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فیردەوس خۆشترین شوێنی بەهەشتە. ئەگەر داوات لە خوا کرد مەڵێ خوایە هەر بمخە ئەو دوو دەرگای بەهەشتەوە مەمنونم، نە بە تەماح بە. بۆ دنیا تەماح بازی ڕەن بێ زۆر باش نەبێ، بۆ قیامەت زۆر چاکە. بڵێ خوایە بە فیردەوس نەبێ لێت ڕازی نابم، من هەوڵ دەدەم بەندەیەکی باشی تۆ بم، خوایە نەمخەیتە ئەو دوو دەرگاکەوە بەس بێ، بەخوا خوایە داوای فیردەوست لێ دەکەم. فیردەوس خۆشترین شوێنی بەهەشتە، عەرشی خوای لەسەرە، هەموو کانی و ڕووبارەکانی بەهەشت لەو فیردەوسەوە هەڵدەکن و دابەش دەبن بەسەر بەشەکانی ترە. داوای فیردەوس بکە. ئەم سیفەتانە بەڕێزان، هەر کەسێک ڕەوشتی بەرز بێ، زمان پاک بێ، بە حرمەت بێ بەرامبەر بە خەڵک، غەیبەتی خەڵک نەکا، بوختان بۆ ئەم و ئەو نەکا، تەداخولی ئیشی ئەم و ئەو نەکا، چاو نەژێڕێ بۆ ماڵی ئەم و ئەو، تەدەخل لە ژیانی خەڵکانەکە، ئەوە ڕەوش بەرزیە. هەر کەسێک ڕەوشتی بەرز بێ، هەر کەسێک بەخشندە بێ بە ماڵی، بە عیلمی، بە پێگەی، بە کاتی، واتە مرۆڤ دۆست و خێرخواز بێ. ئینسانی ڕەوش بەرز، ئینسانی مرۆڤ دۆست و خێرخواز، ئینسانی داوێن پاک و بە ئەخلاق، ئینسانی ئەمانەت پارێز و بەڵێن بەرەسەر، ئەمە یەکسانە بەچی؟ بە کەسێکی سەرکەوتوو. ئەوە ناجیحە، ئەوە نەجاحەتی هێناوە. ئەوروپا بە ئەمانە سەرکەوتوو بووە، سەرکەوتنی بەدەستێنا بەم سیفەتانە. کەس حەقی کەسی نییە، ڕێز لە مرۆڤ دەگیرێ، کەسانی مرۆڤ دۆست و خێرخوازیان زۆرە، ڕێز لە کاتی خۆیان دەگرن، ئەو پیشەی دەیکەن، خیانەتی لێ ناکەن، بەڵێنی پێدای دەیباتە سەر، نەجاحەتیان هێناوە. ئەوان یەکسانە بە مرۆڤێکی سەرکەوتوو. ئەی ئەگەر نوێژن لە پاڵادانا، قورئان ئەم سەراوسەرەکەی کرد بە نوێژ، ئەوە پلەکە بەرزتر دەبێتەوە، بێتە سەرفراز. قورئان ئەنجا فەرمی قەد ئەفلەح المؤمنون، ئەوە تۆ سەرفرازیش دەبی، چونکە قیامەتیشت هەیە. ئیسلام هات ئەم سەراوسەرەکەی بۆ دانا، نوێژ لەم سەراوسەریەوە، کەواتە ئەگەر نوێژێک ئەم سیفەتە جوانانەی لە ناودا بوو، یەکسانە بە سەرفراز بوون. ئەو سەری نوێژ و ئەم سەری نوێژ مرۆڤ دۆستی، خێرخوازی، داوێن پاکی، ئەمانەت پارێزی، بەڵێن نەشکاندن، ڕەوشت بەرزی، یەکسانە بە سەرفرازی، یەکسانە بە بەهەشتی بەرینی فیردەوس. بەڵام نوێژێک ناوەکەی بۆش بێ، ئەم سەری هەبێ و ئەو سەری هەبێ، بەڵام لە بینی ئەم نوێژانەدا ئینسان ڕەوشت بەرز نەبێ، بەخشندە نەبێ، مرۆڤ دۆست نەبێ، هیچی لەدەست هەڵ نەوەرێ، لە خراپە نەکشێتەوە، وەکو گوێزێک وایە ئەم سەراوسەری چاکی هەیە، بەڵام ناوەکەی هیچی تێدانێ بۆشە، کەڵکێکت پێ نابەخشێ، نە لەم دنیا بەختەوەرت دەکا. بۆیە نوێژ خوێن زۆرە،
بەڵام سەرکەوتوش نین. قورئانەکە ئاوا بۆ ئێمەی دانات ئەبێ وەکو خۆی ئەم ئیسلامە جێبەجێ بکەین. کەواتە هەم سەرکەوتوی دنیا هەم سەرفرازی قیامەت پێویستیمان بە ئیسلام هەیە، بە ئیمان هەیە. بۆیە بێدینێکی ئەخلاق بەرز، کەسێک دەڵێ بۆ مامۆستا کەسی بێدین هەیە مولحید و خوانەناس و بێدین بێ و ئەخلاقی بەرز بێڵێن بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صەحیحە کاتێک کە باسی کەسێک دەکاتێتە خوازبێنی کچت ئافرەتت خوش کرد دەفەرمێ ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه دوو شتی لێک جا کردەوە، دینداری و ئەخلاق بەرزی. بەڵێ دەکرێ مرۆڤێک بێدین بێ بەڵام ئەخلاقی جوان بێ، ڕەوشت بەرز بێ. ئەو کەسەی کە دینی نییە بەڵام ئەخلاقی بەرزە سەرکەوتوی دنیایە، خوا غەزەبی لێ ناگرێ، پاداشتیشی دەداتەوە بە پێکردەوە جوانەکانی، ژیانێکی مرتاحی دەداتێ بەڵام سەرفرازی قیامەت نییە. ئەگەر نوێژەکانی لەگەڵا کرد ئەو کاتە سەرفرازی قیامەتیش دەبێ وەکو چۆن سەرکەوتوی دنیایە. پرۆفیسۆر مستەفا زەڵمی لە ژیاننامەی خۆیدا دەفەرمێ باسی ئەوە دەکات پێشینانی ئێمە بە نەخوێندەواری چۆن لەم دەقە قورئانیانە حاڵی بووبوون. ئەڵێ لە پۆلی سێی ناوەندی ئیمتیحانی خارجیم دەدا بە حیسابی ناو مەلایەتی تەواو کرد بۆ ئەو کاتە، دەمیست بە خارجی بخوێنم و ئەکادیمیانەش بخوێنمەوە و بچمەوە زانکۆ. ئیمتیحانی سێی ناوەندیم دەدا بە خارجی ئەو شەوە کە بۆ بەیانەکەی ئیمتیحانی ئینگلیزیم هەبوو دەبوو سەعێکی زۆر بکەم. مامە عەبدوڕەحمانم مامم بوو لە زەڵمی لای خوڕماڵ و بیارە و ئەوانەوە هاتبوو بۆ جەلەولا بۆ ماڵی ئێمە، ڕێگایەکی دووری بڕیوە و مامە و میوانمە. ئەگەر لە لای دانیشتمایە سەعیەکەم دەفەوتە، ئەگەر بەجەم بێشتایە ئەو دڵی عاجز دەبوو. دەیگوت ئەم شەوە هاتم بۆ لای دانەنیش لەگەڵمە، بۆیە بیرم کردەوە چی بکەم وەک کابراوەتی خورمش بخۆم، هەم سەعیەکەم و هەم دانیشتن لەگەڵ ئەوە. هاتم کتێبی ئینگلیزیەکەم بۆ دەخوێندەوە بۆم دەکرد بە هەورامی، دەمگو مامە تۆ گوێ لەم پیاوە بگرە. بەسەراتی کەسێکی تێدا بۆ ئەو زەمانە شەستەکان باسی کابرایەک بۆ کە بڕیاری داوە گرەوی لەسەرەوە کردووە بە 80 ڕۆژ دەوری هەموو زەوی بدا، بەڵام تووشی مەینەتی یەکجار زۆر دەبێ و سەفەرێکی زۆر پڕ سەریەشە و ناڕەحەتی هەتا دەیهێنەوە شوێنەکەی خۆی. ئەڵێ ئەو هەموو باسی قارەمانێتی ئەو پیاوە و لێبوردووی و ئازای و ناڕەحەتی هەمووم بۆ دەخوێندەوە بە ئینگلیزی، هەم سەعیەکەی خۆم بوو بۆشم دەکرد بە هەورامی. ئەڵێ ئاخری کە لێ بوومەوە مامم پێوتم ئاپیایە نماکەرێ بە زمانی هەورامی کوتی ئەو پیاوە نوێژی دەکرد. ئەرێ نوێژکەر بوو. ئەو هەر بیری لای ئەوەی بوو نوێژکەر بێ ئەگە ئەم سەراوسەری دنیا بگەڕێ، ئەگەر نوێژەکەی لەگەڵ نەبوو سەرفراز نابی، تێگەیشت بوولەوە. ڕاستە کەسێکی سەرکەوتووە ناوی چۆ مێژووەوە، بەڵام کاکە سەرفراز نییە، سەرکەوتووە بەڵام سەرفراز نییە. پێشینانی ئێمە سۆفیەکانی ئێمە ئاوا لەم دینە جوان حاڵی بوون. بەڵێ ئەمڕۆ وڵاتێکی وەکو چین، وڵاتێکی کۆمۆنیستیە، وڵاتێکی وەکو یابان زۆری بتپەرستە، بەڵام ناجیحن لە ژیانە، بەڵام سەرکەوتون لە ڕیزی وڵاتە پێشکەوتوو سەرکەوتوەکانی دنیادان، بەڵام سەرفراز نین. بۆی ئیسلام هات کە ئیسلام هات بۆیە نەهاتووە خەڵکێک بڵێ ئەرێ ئیسلام چی پێشکەش کردین، کاکە ئیسلام ناتوە کارگەت پێشکەشکە. ئیسلام عەقڵی داوە بە هەموو مرۆڤەکان وەکو یەک، خاکی خوای داونێ بەرهەمی زۆری داوە بە وڵاتە موسڵمانەکان دەبەکاری بێنەوە سەرکەوتوو بە. ئیسلام و قورئانەکەی ئێمە بۆیە هەر لەگەڵ سەرکەوتنا خەڵکی سەرفرازکە. بۆیە بەڕێزان سەیری دینەکەی خۆمانکەن. ئێمە لە بانگا چیمان هەیە؟ ناڵێن حەیە عەلە النەجاح، خەڵکی نەوەرن بۆ سەرکەوتن، و ناڵێن ئەڵێن حەیە عەلە الفەلاح، خەڵکی نەوەرن بۆ سەرفراز بوون. بۆیە بانگ ئەگەر هەر بۆ نوێژ بووایە حەیە عەلە السەلاتی بەس بوو. هەبیرت لێ کردوتەوە ناڵێ بانگدەر ناڵێ خەڵکینە بە ئاگا بن وەرن ئەمایە ڕێگەی سەرکەوتن، وانییە حەیە عەلە النەجاحمان نییە، حەیە عەلە الفەلاحمان هەیە. خەڵکینە ئەو کەسانی بۆ ژیان سواز بۆ خوا سەرکەوتون دەوەرن ڕێگەی سەرفرازیش بدۆزنەوە کە مزگەوت و دینی خوایە. ئەمڕۆ جیهان پێویستی بە ئێمەی موسڵمان نییە تا تەکنەلۆژیای نوێی بدەینێ. کاکە ئێستا ئەمریکا بەریتانیا داوای لە من و تۆ دەکا بچی فێری ئەلکترۆنیاتیکەین نەوەڵڵا، یابان لەو سەرەوە هاتوۆتەوە، چین لەو سەرەوە هاتوۆتەوە، لێبوونەوە ئەوانە. بەڵکو ئەوانە سەرکەوتون نەجاحیان هێناوە، پێویستیان بە فەلاحە، پێویستیان بە سەرفرازیە کە ئێمە فێریان کەین. ئەویش چۆنیان پێ بگەێنین؟ بچین بیان کوژین تەقینەوە بکەین بە زۆر ئیسلامیان بەسەرا فەڕستکەین؟ نە، بە شێوازێک ئیسلامیان عەرزکەین کە بڵێن ئەم دینە ڕەحمەتەیە، ئەم سەرفرازیە بە منە، ئەمە هەدیەکەمە.
بەسەلاتێکتان بۆ دەجێڕمەوە کە ئەو کاتەی شێخ عەبدوڕەحمان سودەیس کە ئیمامی حەرەمی مەککەی ئەوانتان جەنابتان کە حەج و عومرەتان کردووە سوپاس بۆ خوا ڕەحمە لە نزیکەوە پیاوە مبارەکەتان بینی بێ کە حافزی قورئانە و دەنگی لەناو هەموماندا مەشهورە. شێخ عەبدوڕەحمان سودەیس کاتێک کە سەفەری لەندەن دەکات دەچێتە بەریتانیا لەگەڵ شێخ ئەحمەد ساڵحی مامۆستایدا کە پیاوێکی نابینا بووە. شێخ ئەحمەد ساڵح پیاوێکی نابینایە مامۆستای شێخی سودەیسە. سەفەری بەریتانیا دەکەن و دەچنە لەندەن. ئەو ئوتێلەی کە لێی ماونەوە مەسافەیەکی هەیە لەگەڵ مزگەوتەکەدا. شێخ ئەحمەد ساڵح عادەتی وا بووە کاتێکی باشی ماوە بۆ نوێژی بەیانی کە هەمیشە چۆتە مزگەوتەوە. کەسێک یاریدەدەری بەو دەستی گرتووە. ئەو کاتە زستان دەبێت لە لەندەن سەرمای ئەوروپاش بەناوبانگە وەکو ئەم شەو یەک دوو شەوەی ڕابردووی ئێرە زۆر سەخت و بەستەڵەک دەبێت. بەفریش باریوە. هێشتا بانگی بەیانی کاتانێکی ماوە شێخ ئەحمەد ساڵح بە یاریدەدەرەکەی دڵێ هەستە دەستنوێژ بگرین و بم بە بۆ مزگەوت لەوێ شەو نوێژەکانم بکەم. ئەچنە مزگەوتەکە. لە ڕێگادا کە دەڕۆن دەنگی کەسێک دێ. دەنگی کەسێک دێ دەکۆکێ و دڵی تێکەڵ دێ و دەڕشێتەوە. نووزەی دێ. لەگەڵ یا دەکۆکێ و دڵی بەیەکا دێ. شێخ ئەحمەد ساڵح گوێی لەم دەنگە دەبێ بە یاریدەدەرەکەی دەڵێ ئەوە چی ئەو دەنگە؟ ئەڵێ مامۆستا ئافرەتێکە لەو سەرهی نەکەوتووە لەو قشەقامە لەو سەر ڕێگایە لەو سەر شۆستەیە. ئەوە دیارە سەرخۆشە عەرەقی زۆر خواردوێتەوە جلی کەمیشی لەبەرایە و ڕووتە و هەڵدەلەرزێ لە سەرمانە. مامۆستای خواناس بیر لەوە ناکاتەوە بۆ شەرعی خوابێنی چەند جەڵدەیەکی باشی لێ دەی وەرە ئافرەتی بەڕەڵا تۆ چیەکەی لەم سەرجادێ عەرەقیشت خواردوێتەوە خۆشت ڕوت کردوێتەوە. ئیسلام ئێمە فەلاحی پێیە بۆ خەڵک. ئەوە ئیشی ئەو نییە. ئیشی ئەوەیە لەم کاتەیە هەڵوێستی چ بێ. لەو جەوە سەرمایەدا ئەو مامۆستا بەڕێزە جبەیەکی لەبەرا دەبێت کە زۆربەتان بینیوتانە ژێرەوەی کوڵکێکی ئەستوری پێوەیە سەرەوەی سپیە شەیخەکان مامۆستاکان زاناکان لەبەری دەکەن. ئەو جبە گەورەی خۆی کە زۆر گەرم و نەرمە دای دەکەنێ و باید دەکەوە خوابی دەبەسەری ئەو ئافرەتای با سەرمای نەبێ. خۆی بە جزداشەیەکی تەنکەوە دەڕۆ بۆ مزگەوتەکە و سەرماکە قبوڵ دەکا. بەرەکەتی ئەم نیەتە دەڵێ یا ڕەبی خوا ڕەحمی پێ بکەی ئەم ئافرەتە داماوە ئەبێت چ داماوێک بێ ئەوە حاڵیەتی. خوایە وەکو ئەم دنیای نەبوو خوایە قیامەتی ئاوەدانکەی چەند دوعایەکی خێریشی بۆ دەکا. ئەمە ئیشی ئێمەی موسڵمانە. بەیانی کە ئەمان هێشتا لە دوای نوێژی بەیانیەوە ماونەوە و دەیانەوێت نوێژی چێشتەنگاو بکەن لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمجا بگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەم ئیسلامەی ئێمە بەڕێزان هەمووی بەرەکەتە. هەمووی سەرفرازبوونە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وا بوو کە نوێژی بەیانی دەکرد نەدەڕۆیشتەوە بۆ ماڵەوە. هەر لە مزگەوت دەمایەوە تا نوێژی چێشتەنگاویشی دەکرد خۆر بەقەدەر میلێک لە شاخەکان بەرز دەبەوە ئەو کاتە دەڕۆیشتەوە. ئێستا عیلم دەڵێ ڤیتامین دی کە زۆربەی خەڵک کەمی هەیە. خەڵک هەیە لە ڕێی حەپ و دەرزی و ئەوانە وەری دەگرێت. لە تیشکی خۆرەوە نەبێ هەموو ڤیتامینی دنیا بخۆی ئەو ڤیتامینەت بۆ دروست نابێ. لە تیشکی خۆرەوە وەری بگری. تیشکی خۆریش سەعات 10 و 11 لێدا زەرەدی زۆرترە لە قازانجی. کەی ئەم ڤیتامینێت پێ دەبەخشێ ئەو وەختەی تازە لە کەل دێتە دەرە وەختی نوێژی چێشتەنگاو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مزگەوتەوە دەگەڕایەوە بۆ ماڵەوە بۆی ئەو خۆرەی بەرکەوێ بە عیبادەت دەیکرد تەندروستیشی چاک دەبوو. ئێمە ئێستا زۆر بمان ڤیتامینمان کەم دەبێت ئەوەیە ناچین لەو مەسافەیەدا ئەو تیشکی خۆرە لە قیس خۆمان دەدەین. یان کابرا لە ناو نوێنایە یان نوێژی کردو و ڕاکشاوەتەوە یان لە ژوورەوەی تیشکی خۆرەکە لەو کاتە بەری ناکەوێ. دادەنیشن و کاتی چێشتەنگاو و چاوەڕێی نوێژی چێشتەنگاو دەکەن. کەسێک خۆی دەکات بە مزگەوتەکەدا. ئەڵێ ئەم بەری بەیانیە فریشتەیەکی سپین بینی هاتە ئەم بینایی ئێوە ئەم مزگەوتەوە. ئەڵێ وەڵڵا هیچ فریشتەمان نەبینیەوەی کە هەین ئینسانین لێرە. ئەڵێ با جلێکی سپی لەبەرا بوو جلەکەشیدا بە من ئەوە تا پێمە. ئەو ئافرەتە دەبێ. ئەڵێن ئەها وەڵڵا یاریدەکە وەڵڵای ئەوە شێخ ئەحمەد بوو. کاتێک کە توی بەو حاڵەوە بینی ویژدانی قبوڵی نەکرد جبەکەی خۆی داکەند و بە منی وت خوا بۆ ئافرەتەیە دەکە ئەوا لە سەرمانە هەڵدەلەرزێ بەڵکو گەرمی بێتەوە. وتی یعنی ئەو شێخە بۆ ڕیشە سپیەوە بەم تەمەنەوە ئەو موسڵمانەیە کە ئاوا بەزەی بە منە هاتەوە و هەڵوێستی ئینسانی نوان وتی بەڵێ. وتی چی بڵێم دێمە سەر دینیە؟ وتیان بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. ئەم جیهانە ناجیحەکانی زۆرن پێویستیان بە ئێمە هەیە ئەم سەرفرازیان پێ ببەخشین. بەم شێوەیە ئیسلام بڵاو دەبێتەوە دەچێتە ناو دڵ و دەرونی خەڵکیەوە. خۆشە سەرکەوتوبی لە ژیاندا، خۆشە شەهادەت باڵا بێ، واجبە هەوڵی بۆ بدەی.
چەند خۆشە سەرکەوتوبی لە بازرگانی و بزنزا و هەر ڕۆژە شەریکە و کۆمپانیا و فەرعێ بکەیتەوە مافی خۆتە مبارەکت بێ چەند خۆشە پلە و پێگەیەکی سیاسیت هەبێ بتوانی خزمەتی خەڵکی خۆتی پێ بکەی ئای چەند بەختەوەری کاتێکەوە هاوسرت باش بێ منداڵ ساڵح بێ خانووت فراوان و خۆش بێ بەڵام ئەمانە سەرکەوتنن ئەگەر ئەمەد هەموو هەبێ حەقا ئیسلامیش دەستخۆشی لێ دەکا ئەمریشت پێ دەکا بەدەستیان بێنی دەبی بە سەرکەوتوو بەڵام چەند خۆشە لەگەڵ یا خواپەرست بی و قیامەتیشت لەبیر بێ ڕەزامەندی خوال لەبیر بێ ئەو کاتە سەرفرازیش دەبی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قد أفلح من أسلم ورزق كفافا وقنعه الله بما آتاه سێ صفەت هەیە لە هەر کەسێکا بێ سەرفرازە نەیفەرموو قد أنجح نەیفەرموو سەرکەوتووە فەرمووی ئەفلح سەرفرازە سەرکەوتووی ئەم دنیا و سەرفرازی قیامەتیشە یەکەمیان ئەسلەمە مسلمان بێ خاڵی لە هەمووان گەورەتر مسلمان بوون بەڕێزان مسلمان بوون زۆر گەورەیە بەبێ ئیسلامەکە هیچ ناکرێ برای بانخوازمان کاک ئەندازیار عوسمان لە کتێبی نەسرەوتنە نمونەیەکی جوان باز دەکا ئەڵێ مرۆڤ وەکو ئەو کەسەوە بیکەنە کۆپتەرێکەوە تایارەیەکەوە لە ئاسمانەوە فڕێت دەنە خوارەوە پەڕەشوتێکت ئەدەنێ ئەگەر نەزانی ئەم پەڕەشوتە لە چی دروست کراوە چ مادەیەکە لێ دروست کراوە ئەگەر نەزانی سنعەتی چ وڵاتێکە ئەگەر نەزانی کێشی ئەم پەڕەشوتە چەند کیلۆیە ئەگەر نەزانی بای چەند دۆلار و دینارە هیچ زەرت لێ نادا خۆ ئەگەر بیزانی چاکە بەڵام ئەوەی گرنگە فریاد دەکەوێت ئەوەیە بزانی پەڕەشوتەکە چۆنیشی پێ دەکرێ بیکەیتەوە ئەینا بزانی بای چەندە و لە کوێ دروست کراوە لە چی دروست کراوە کێشی چەندەکە نەزانی بەکاربێنی بەخوا لە خوارەوە دەمری بە هیلاکا دەچی بەڵام ئەمانە هیچی نەزانی بزانی بیکەیتەوە نەسەرفراز دەبی ئیسلام ئەو پەڕەشوتەیە فێرمان دەکات بیکەینەوە قد ئەسلەمە ئەو کەسێک کە مسلمانێکی حەقا وەروزیق کەفافەن خاڵی دووەمی سەرفرازی ئەوەیە ڕزق و ڕۆزیەکی کافی هەیە ڕزق و ڕۆزی چییە بە پێی زەمان و زەمین دەگۆڕێ خوێندنە توانیت بەشێکی باش لە زانست بە پێی سەردەمەکەی خۆت بەدەست بێنی کار و کەسابەتێکت هەبوو کە دەتوانی لێی ببەخشی محتاجی خەڵک نەبووی هاوسەرت هەبوو جاران کابرا 4 ژنی پێویست بوو بە پێی زەمەنی ئێستا 1 ژنی کافیە جاران کابرا منداڵی هەبوو 10 منداڵی هەبوو یەکیان شوان بوو یەکێ بەرخەلەوان بوو یەکێ قەلوقازی بەخێو دەکرد یەکێ زرعاتی دەکرد ئێستا گە 2 منداڵی پوخت و خاوێنت هەبێ بپێ ئەم زەمانە هەرەوەندە فریاد دەکەوی وەروزیقی کەفافەن ڕزقێکت پێبەخشرا بوو بە پێی زەمان و زەمین کیفایەت بوو بەسەر یازاڵ دەبووی و خزمەتی دەکردی سێیەم وقنعه الله بما آتاه قەناعەتیش هەبوو بۆی کە پەروەردگار پێی بەخشیوی قەناعەت معنایەوە نییە ملیۆنە دینارت هەیە بڵێ کوڕە بەشی ساڵێکم دەکا کورە تا ئەوەی دەخۆم ویست ئەوە قەناعەت نییە خەڵەتاندنە قەناعەت ئەوەیە پسپۆڕی لە ئیشدا خوای گەورە ئەم بەهرەی بە من بەخشیوە با تێیدا قوڵ بمەوە با خەریکی ئەم ئیشەی خۆم بم با ڕەتم بڵاو نەبێ بە هەموو کەلێنێکونیەکە خۆشم نەزانم نوەستای چیم با پسپۆڕی لەم ئیشەدا پەیداکەم قەناعەتی پێ بکەم سەرکەوتوو بم تێیدا هەروەها چاویشم لە دەوروبەر نەبێ حیساب بۆ ماڵی ئەموو ئەو نەکەم حەسوودی بە خەڵک نەبم خوا ئەمەی بە من خەڵات کردووە دەبا لەم ڕێگایەوە سەرفراز بژیم بەڕێزان ئەوە قەناعەتە هەر کەسێ ئەم سێ سیفەتەی تێدا بوو ئەوە سەرفرازە ڕوزیق کەفافەنی هەبوو قەناعەتیشی هەبوو پسپۆڕ بوو لە ئیشەکەی خۆیدا و جوان پێی دەژیا حەسوودیشی بە خەڵک نەدەبێت ئەوە سەرکەوتووە ئەهای پیشەوەری وا هەیە زۆر دەزڕەنگینە زۆر دڵ و دەست و دڵی باشە زۆر قەت حەسوودی بە خەڵک نابە ماڵ و مناڵی ساڵحە ڕێک و پێکە بەخشندەیە بەڵام حەیف نوێژ ناکە ئەبێ بڵێن ئەمە سەرکەوتووە بەڵێ ئەڕ وەڵڵا سەرکەوتووە بەڵام بەداخەوە سەرفراز نییە چونکە ئەگەر هەموو دنیات هەبێ ڕۆژی ئەچیتە کوێوە ڕۆژی ئەچیتە قەبرەوە بەتەنها دەڕۆی شاعری کورد فەرموویەتی چەند بڕوانامەت باڵا بێ مەدالیا و نەژمەت وەک گوڵ پیا ئاڵا بێ شاجوانی جوانانت لە پاڵا بێ پاسەوانی دەست بە چەکت لە پاڵا بێ لاشەی ساغ و تەندروستت وەک پۆڵا بێ خۆت پاشابی لە کۆشکی بەرز و خۆشابی ڕۆژێک دادێ لە جێدا ڕایان کێشابی چاول لە سەقفی ژوورەکەت بڕی بێت و لە دنیادەم بەحاشابی ڕۆژ ئاوا چەناگە دەکرێتەوە وەختی ڕوح دەرچوون دڵی دنیا حاشا
تەواو بوو هەموو بەجێهێشرا چەند کەسێ پرۆفیسۆر ئەو هەموو شەهادەی دکتۆرا و ماستەرە هەڵواسراوە ئەو هەموو دەزڕنگینی ئەم هەموو جوانی ئەو هەموو حیمای بەردەستگایە هەر هەمووی بەجێ دێڵی و بەدەمێکی داچەقاوە ڕۆژێ بەجێ دێڵی ئیسلام هات پێمان بڵێ حەیفە سەرفراز نەبی زۆر کەس جاری وا بۆ ڕەخنەی لە وتارەکانی من کردووە و توێتی مامۆستا تۆ باسی کەسانێک دەکەی لە وتارە شعریان دەخوێنیەوە ناویان دێنی کە خوانە ناسن هەیانە مولحیدن هەیانە دژ بە ئیسلامن ئەمانە چۆن دەبێت بە کەسی سەرکەوتوو ناوبەری بەڕێزان دەبێت بە کەسی سەرکەوتویان ناوبەین ئێمە ئیسلام دووشتی جا کردوێتەوە سەرکەوتوو و سەرفراز بابەتەکەمان باسی ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا سمعت الرجل يقول هلك الناس فهو أهلكهم ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە خەڵکی نا ئەگەر گوێتان لە هەر کەسێک بوو وتی خەڵک هەر هەمووی بە هیلاکات چووە کوڕە خەڵک ماڵوێرانە کوڕە کوا چاکە ماوە کوا پاکی ماوە کوا جوانی ماوە دنیا تەواو تاریکستان و خراپە فەرمووی پێغەمبەری خوا ئەگەر گوێتان لە کەسێک بوو ئاوا وەسفی هەموو خەڵکی دەکرد فەرمووی ئەوە بۆ خۆی لە هەمووان بە هیلاک و داجوورترە ئەوە بۆ خۆی یەکێکە لەوانەی بە هیلاکات چووە برایەکی خۆشەویست بە ناوی دکتۆر عیسامەددین علی عەبدوڵڵا کتێبێکی با دیاری بۆ نادم بە ناوی چاکسازی لە نەفسەوە لەسەر شەرحی ئەم فەرمودەیە لە 114دا زۆر جوان شەرحی کردووە دەفەرمێ موسڵمان دوو جۆرە موسڵمانێک هەیە بۆ خۆی ناخی جوانە پاکە چاوی پاکە بەردەوام دووشتی خەڵک لێک دەکاتەوە هەموو کەسێک لەم سەرزەوێدا بەڕێزان دوو سفەتی هەر تێدایە خراپەی هەیە و چاکەی هەیە موسڵمان ئەگە بۆ خۆی چاک و جوان و چاوی پاک بێ بەس جوانەکانی خەڵک دەبینێ بەڵام موسڵمانێک ئەگە بۆ خۆی ناخی بۆ گەن بوو بێ ئەم هەموو جوانێ لەم سەرزەوێ نایبینێ بەس خراپە دەبینێ جاگە گوێش لە وتاری ئاینیش گر ئاوایە ئەگە وتاربێژێک پەنا بەخوا هەموو جمعان هاواری کرد ئەو خەڵکە خوا غەزەبی لێگرتوون ئەو بۆ خۆی خوا یەکێک لەوانەی غەزەبی لێگرتوون چونکە هیچ درووناکێکی نەبینیوە ئەگەر چاویلکەیەکی ڕەش لە چاوە بە سەیری ئەو خەڵکە کەڵێ هەموو دم و چاوی ئەو خەڵکە ڕەشە ئەوە چاوی خۆت ڕەشە بۆی ئەو خەڵکەوا دەبینی ئەینا دنیا کاول نەبووە خەڵکەکان سەرفرازن و خۆش سەرکەوتون خۆش سەرکەوتویان دەکا خوای گەورە زوڵم لە هیچ بەندەیەکی ناکا بۆیە ئێمەی موسڵمان کاتێک کە شعری کەسێک کاسی ئەدەبیاتی کەسێک دەخوێنینەوە ناوی سەرکردەیەکی بۆ نمونە دادپەروەری وڵاتان دێنین مەبەستمانەوەی موسڵمانیان نا مەبەستمانەوەی ئەم کەسە سەرکەوتووە ئەڵێن حەیفە سەرفراز نەبی خۆزگە لەگەڵەوەی کە کەسێکی سەرکەوتووی بۆ دنیا خۆزگە سەرفرازی قیامەتیش بوویایە ئیسلامەکەی ئێمە حەی عەلە الفەلاحە حەی عەلە النەجاح نییە خەڵک نەجاحەتی هێناوە جا لە بواری سیاسیدا دەڵێ لە بواری هونەریدا دەڵێ لە بواری ئابووریدا دەڵێ لە بواری زانستیدا دەڵێ هەر ئەم کوردستانی خۆمان پڕ لە خەڵکی سەرکەوتوو بەڵام دەڵێن خۆزگە ئەم کەسە سەرکەوتوانە سەرفرازیش بوونایە دەتخوا وەرن خواش بناسن لەگەڵیە ئەکتەرێکی گۆرانی بێژێکی مۆسیقاژەنێکی هونەرمەندێکی دکتۆرێکی مامۆستایەکی سەرکەوتووی لەخوا بە زیاد بێ سەرکەوتووی دەستخۆشی لێ دەکەم ویژدانم ڕێگەم پێنادا بڵێم ئەم ئەدەبیاتە ئەم شیعرە جوانە خاوەنەکەی خوانە ناسە سەرکەوتووی بەڵام خۆزگە سەرفرازیش بی دەوەرە لە مزگەوتەوە باست دەکەم بۆی کە سەرفرازیش بی چونکە پەیامەکەی ئێمە ئەمەیە بەڵێ بەڕێزان ئەم دنیاە هەمومان هەوڵی سەرکەوتن دەدەین بەخوا بۆ مناڵەکانیشمان کوڕم ئاگادار بە باش بخوێنە کوڕم کەسابەت بکە کوڕم پارە لەدەست نەدەی کوڕە ڕۆڵە عەرزەیەکم هەیە ڕوکنە تیجاریە ئاگاتان لێ بێ لەدەستان دەرنێن نەگە منیش مردم ها چەند وەسیەت دەکەی ئەمانە هەموو باشن سەرکەوتن دەستخۆش بێ بەڵام تخوا بە ئاگامان لە سەرفرازیش بێ با قیامەتیشمان لەبیر نەچێتەوە با بای ئەوەندەش ئامۆژگاری خۆمان و ماڵ مناڵمان بکەین کە ڕۆڵە ئاگال لە نوێژەکەت بێ کوڕەکەم کچەکەم خێزانەکەم ئاگال لە جومعەکەت بێ ئاگال لە دینداری و خواناسی و قورئانەکەشت بێ بە ئاگامان لەوە بێ هەروەکو سەرکەوتنی دنیا پێویستە و ئەمری پێکراوە سەرفرازی قیامەتیش ئەمری پێکراوە ئەی جۆری سێم چێە جۆری سێم پەنا بەخوا ئەوانن کە خسارەتمەندن کە زیانمەندن وتارەکەمان لێرەدا تەواو دەکەین و ئەگەر تەمەن باقی بوو لەسەر خێر لە جومعەی داهاتوودا باسی ئەو کەسانە بکەین کە لە قورئانە بە زیانمەند ناویان هاتووە زیانمەندن یا ڕەبی خوای پەروەردگار لە سەرکەوتوو سەرفرازان حیسابمان کەی لە هەموو کاروبارێکی دنیادا سەرکەوتوومان کەی بەڵام قیامەتیشمان خوایە سەرفرازکەی یا ڕەبی خوایە هەموو ئەو بەڕێزانەی لە هەر بوارێکە سەرکەوتون لەم ژیانەدا خوایە ئاشنایان کەی بە ئیسلام و سەرفرازی قیامەتیشیان کەی یا ڕەبی خوایە کە بانگت کردوین بۆ حەی عەلە الفەلاح
هاتوین بەدەم بانگەوازی تۆ و ئێستا ئەم هەموو ئیماندارە ڕوومان کردوتە ماڵەکانی تۆ خوایە سەرفرازمانکەی خوایە خێزانەکانمان سەرفرازکەی خوایە منداڵەکانمان سەرفرازکەی خەڵکی کوردستانەکەمان سەرفرازکەی خوایە هەموو مرۆڤایەتی سەرفراز و بەختەوەری دنیا و قیامەتکەی یا ربی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ربی خوای ئەوەی نەخۆشە یا الله یا شافی شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵتەنگە دڵخۆشیکەی ئەوەی مصیبەتی لێ قەوماوە بەهانایەوە بێ ئەوەی دەربەدەرە بیژێڕێەوە سەر ماڵ و حاڵی خۆی یا الله یا ربی خوای ئەوەی مردووە لە گوناهی خۆش بی ئەوەی مردووی لێ مردووە و دڵبریندارە خوای سەبووری بەدڵی بدەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.